بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، زۆر فەرمایشت هەیە ژمارەی تیا باس کراوە. فەرمایشتێک ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم وەسەتی بۆ کردن بە 3 شت، فەرمایشتێکی تر ئەفەرمێ وەسەتی بۆ کردن بە 7 شت، فەرمایشتێ وەسەتی بۆ کردن بە 9 شت، یان لە هەندێک ڕیوایەتە هەر ڕیوایەتی ئەو فەرمودانە هاتووە کە 3 شت هەیە منجیاتە و ڕزگارکەرە، یا لە هەندێک دوعای پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم ئەم بابەتانە باس کراوە بە تەفسیل ئەم ژمارانە. ئەمڕۆ لە خزمەتانە ئەمەوێ 9 مرواری باسکەم کە رب العالمین لە فەرمایشتێکە ئەمرەکە بە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، لە فەرمایشتێکە وەسیەتی بۆ ئەکا کە ئەو 9 شتە جێبەجێ بکە. حیاتی ئینسان پڕێتی لە بەرزی و نزمی، ئەم وتارە دوور و درێژە، وەچێ 9 وتارم پێویست بێ هەتا وەکو باسی کەم. بەس من ئەمڕۆ ئەمەم هەڵبژار لە خزمەتانە بۆی کورت و پوخت ئەو وەسیەتانەی خوا جەلە جەلالوه، ئەو 9 وەسەتەی خوا، ئەو 9 مرواریەی خوا لەسەر زەویە باسکەین و هەر یەکێک لە ئێمە سوود و پەندی لێ وەرگرین. ئەفەرمێ ئەمەڕەنی ڕەبی ب9، پەروەردگارم ئەمری پێکردن بە 9 شت. یەکەم ئەفەرمێ ئەمری پێکردم بە 9 شت. یەکەم دانیان ئەوصانی بالإخلاص في السر والعلانية، وەسیەتی بۆ کردم، ئەمری پێکردم کە ئیخلاسم هەبێ، خەشیەتی خوام هەبێ، ڕازگۆ بم لەگەڵ خوایە لە کاتی پەنهان و لە کاتی ئاشکرا. ئەگەر بە کەسێک بوترێ بتێت تعریفی ئیخلاسم بۆ بکە بە کورتی، ئەڵێن ئەوەیە قاڵبی ئینسان وەکو قەلبی ئینسان وابێ، قەلب و قاڵبی یەکشت بێ، ئەو ئەکاتە ئیخلاس. لە ناوە شتێک نەبێ و لە دەرەوە شتێکی تر. طبعا نفاق زۆر ئاسانە عەزیزانم، والله لە نفاق ئاسانتر نییە. ئەتوانێ ئینسان خۆی بکە بە پیا و چاک، ئەتوانێ خۆی بکە بە وەلی خوا، واژ نەبێ. ئیخلاس ئەمەیە ناو دەرەوە دۆکو یەک بێ. پیا باشێکیان و دوتیان ئیخلاس کامەیە، فەرمووی دڵت لەت کە بیخەرە سەر دەست، مەترسە با خەڵک سەیری کە، مەترسە با خەڵک سەیری کە. ئەمە ئیخلاس. یەکەم ئەمری خوا بریتە لەمەی ئەمەڕەنی بالئیخلاسی في السر والعلانية، لە کاتی پەنهانە لە کاتی ئاشکرا، وەکو یەک بە وەکو یەک. لەو ئەچی لێرە ئیشکالێک دروست بێ، ئینسان هەندێک جار کە لەگەڵ دەستە جەمعیایە بەرەکەتی دەستە جەمعی تەئسیری لێکە. بۆ نمونە تۆ ئەچیتە ماڵێکەوە، ئەم ماڵە خەڵکێکی دیندارن، یا کۆمەڵێک گەنجی جوان پێکەوە سەفرەیەک ئەکەن، هەمویان ئەهلی دینن، هەمویان حەزەکەن پێکەوە نوێژی زوحا بکەن، حەزەکەن مەسەلەن نوێژی بەیانیان ڕێک پێکەن. ئەلێرە ئینسان نەشاڵێکی بۆ دروستە بێ، یا تۆ لە مزگەوتان نەشاڵێکی جیاوازت هەیە لە ماڵەوە. شوێن، جێگە، وەقت، کەسەکان، ئەمە هەمووی گۆڕانکاری بەسەر تاعەت و عیبادەتی ئینسان ئاهێنێەوە، ناکاتە ڕیا. ڕیا ئەوەیە کە کارێک کە تۆ ئەیکەیت لە کاتی پەنهانتە کە کەس ئاگای لێ نییە، پێچەوانەی ئەوە بیتەوە، ئەوە ئەکاتە ڕیا. طبعا ڕیا ڕوتبەی زۆر زۆرە، مەرتەبەی زۆرە، ئینسان ئیشەکان لەبەر خاتی خوا ئەکایان نایکە، پلەی زۆرە. ئیمامی غەزالی هەر هەمووی بە تەفسیل لە ئیحیا علوم الدینە باس کردووە. بەس ئەمەی کە عەرزتانەکەم، ئەسڵی ڕیا بریتە لەوەی کە ناخت پێشەوانەی کردەوەکانت بێ. ئینسان دووسەر بێ، سەرێکی ناوەی شێوازێ بێ، دەرەوەی شێوازێکی تر بێ. ئەمە زۆر خەتەرە. لە حیاتی ئینسانە نیفاق زۆر مشکلێ. بۆیە ئینسان زۆر کات لە کاتی ناڕەحەتی، لە کاتی ئێش و ئازار، یەکسەر خراپەکانی دەرەکەون، یا لە سەفەرە ئینسان دەرەکێ. بۆیە دائیمە ئینسان هەڵسەنگاندنی کەسەکان چۆن ئەکا بەهۆی دراوسێتی،
بەهۆی سەفەر بەهۆی بازرگانی و مامەڵە لەوانە ئینسان دەرەکەوێت تەماع کەوتە بەردەسە ئایا چۆنی ئیخلاسەکەت چۆنە ئایا هەروەکو ئەو ساتانەوەی کە لە ناو مزگەوتە یان نا ئەمە گرنگە بۆ کەسی ئیماندار کەوا بوو ئێمە لە کاتی پەنهانە لە کاتی ئاشکرایە بێ ئاگامان لێ ئیخلاسێک لە دڵمانە بچەسپێنین و بچێنین لە هەردوو کاتەکە وەکو یەک بین بەهێز بین واللهی عەزیزانم شتانێکە ئەگەر ئینسان زۆر قاڵ بێتەوە لەگەڵیە زۆر بە جوانی تێئەگا ئەویش ئەوەیە کە باشە مرۆڤ چییە من سەیری کەم ئەم عیباتە بۆ خوایەکی عەزیمی ئەەکەم لەبەر خاتی مرۆڤێک گۆڕانکاری بەسەرا بێنم ئەم مرۆڤە چ دەسەڵاتێکی هەیە واللهی وتنی چاکەکەشی ئەگەر پێم بڵێ چاکی هیچ سوودێکی بۆ من نییە بۆیە ئینسانە بێت لە واقعا جوان سیرکە کاتێک کە نوێژێکەکەی خەڵکێک سیرتەکە باشە چاوی ئەوانە چییە من لە بەردەم خوایە وەستاوم هەمیشە ئەمە ئینسان ئەم نەزڕەیە بێنێتە پێش چاوی خۆی من خوای بەو عەزەمەتەی خۆی بەو خوایە ئەم ئەهلی سەرزەویە هەر هەمووی بڵێن فڵان کەس باشە کە لای خوا باش نەبێ هیچ نایەنێ وەڵڵی ئەم ئەهلی سەرزەویە هەر هەموو بە تۆ بڵێن خراپ کە لای خوا باش بووی واللهی هیچ باکت نەبێ هیچ تەئسیرێک ناکە زەرێر لە تۆ نادا خوا خۆی بڕیار ئەدا جارت بۆ ئەدا لە ناو مەلائیکە لەسەر زەویە عالەم هەمووی یعنی هەموو ڕیای ئێمە لە پێناوێ پێ بڵێن باش یا خراپ هەموو ڕیا جات خوا وتنی زمانی خەڵک چیەتە ئینسان خۆی پێوە مەشغوڵ کە لە بەردەم خوایەکی عەزیمی گەورەیە وەستاوە و ڕاوەستاوە دووهەم وەسیەت العدل في الرضا والغضب کەسی مسلمان عەوداڵی دادگەریە عەوداڵی عەدالەتە واللهی لەو کاتەی ڕەزامەندە لەو کاتەی تووڕێ هەموو کاتەکان بیری لای عەدالەتە بەخوا ئەو عەدالەتەی خوا لەسەر زەویە بۆیە لە ئێستا ئێمە نەبوونەتە خاوەنی هیچ شتێک ئومەتی ئیسلامی لە دڵمانە ئەم عەدالەتە نییە یعنی تۆ تەسەوور کە کاک ئەحمەدی موفتیزادە قسەیەکی جوانی هەیە ئەفەرمێ بە دۆستەکانی ئەگەر کەسێ بێتە لای ئێستا لەناو ئەم مەجلیسە تفێ لە من بکە یا قسەیەکم پێ بڵێ ئێوە هەمووتان پەلامەرەدەن لەوەچی لێ بدەن بەینەما لە شەرعا حکمەکەی ئەمە نییە لە عەدالەتی خۆی ئەمە حکمەکەی نییە حکمەکەی ئەو پەڕی کەسەکە ئەوەیە یا قسەیەکی پێڵێتەوە یا تفێکی لێکێتەوە یا عەفویەکەی لەوە زیاتر نییە مافی هیچ کەسێکی تریش نییە تەداخولکە تەنها مافی ئەو کەسە خۆیەتی بۆیە لە کاتی تووڕەیی و لە کاتی ڕێزایە ئەلەم کاتە عەدالەتی ئینسان دەرەکەوێت چەنێ محبی عەدالەتی زۆر کات گەنجی جوان باسیەوە کەن ماوەسە حکمی خوا بێنەوە لەسەر زەویە کاکە حکمی خوا جارێ لە نەفسی ئێمەدا نەمەزراوە بەخوا ئەگەنا خۆیەتە سەر زەوی ئەبێ ئێمە ئەم دوو حاڵەتەمان مساوی بێ یەکسان بێ عەدالەت بیرکەنەوە لە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە نوێژایە ئەبوو لؤلؤی مەجوسی لعنەتی خوای لێبێ یەت لەم ئیمامی عەدلە ئەدا بە خەنجەرێکی ژەهراوی دووسەر لێ ئەدا زۆر کات بینیوتانە لە فلیمە شمشێرەگەیەنن کە دوو دەمی هەیە ئەڵێن ئەمە هی ئیمامی عەلیە ئەوە فکری شیعەیە بێ ئاگامان لێبێ ئەو خەنجەرە دوو دەمە ئەبوو لؤلؤی مەجوسی دروستی کرد بۆ کوشتنی ئیمامی عومەر هیچ ڕەبتی بە ئیمامی عەلیەوە نییە و ئیمامی عەلی هیچ شمشێرێکی نەبووە کە دووسەر هەموو شمشێرەکانی ماون لە مەتحەفەکانە دانەیەکی تیانە دووسەر بێ ئەوە فکری شیعەیە و یەکەمین خەنجەرێک کە لە ناو عەرەبا تەبەن ئەو خەنجەرە مەشهور نەبوو بە هیچ شێوە تەنها ناو فورسا مەشهور بووە بەهەرحاڵ بەم خەنجەرە ئیمامی عومەر ئەمەی لێدرا ئەلەم کاتە هێنا هەندێک شیریاندایە بزان ئەمێنەیە نامێنێ طبی ئەو کاتە بۆ شێوازە بوو ئەگەر لە برینەکەەوە شیرەکە بەهاتایەتە دەرەوە نیشانەیەوە بوو نامێنە شیرەکە هاتە دەرەوەی تر هیچ ئەمەلیان نەما کە ئیمام ئەمێنە ئیمام چاوی کردەوە فەرمووی کێ لە منیدا موسڵمان یا غێرە موسڵمان تێن وەڵڵاهی کابراکی مەجوسی ئەلحەمدولله دەستی موسڵمان لە خوێنی منان نییە دوو ئاگاتان لێبێ سەری ئەم بیرکردنەوە لە عەدالەت ئەوە ئازاری هەیە ناڕەحەتە کوری یەک کەس لە منیدا خۆم ئاگام لێبوو نەچن بنیشتە سەر خەڵک هەموو کەس بکوژن یەک کەس عقوبەی ئەو کەسە ئەدەنەوە بەس ئەویش ئەگەر مردم ئەگەر نەمردم کە سەقی نێ بەسەوە چکە حکمی کوشتنی نییە لە شەرعە چکە هێشتا نەمردوم بیرکەنەوە لەو کاتە ئەو بیر لە عەدالەت ئەو کاتێک کە ئیزن ئەخوازێت لە دایکمان عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە لە لای گۆڕی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئیمامی ئەبوبەکر بینێژن دایکمان ئەفەرمێ وەڵڵاهی بۆ خۆم دانابوو بەڵام عومەر لە من ئەولاترە بە عەبدوڵڵای کوڕی لای عەبدوڵڵا دوای من ئاگات لێبێ نەوەکو ئەم ئافرەتە لە ڕوا داما بێ
دوای من ئەچی پرسی پێ ئەەکەیتەوە جارێکی تر ئەگەر ئیزنی دا ئینجا ئەم نێژی ئەلەو کاتە ئەو بیری لای عەدالەت. ئەم فەرمایشتە زۆر گەورەیە لە کاتێکا کە ڕازیت لە کاتێکا کە تووڕێی ئەلەویا دەرەکەوێتەوە چەند محبی عەدالەتی چەند عەدالەتی خۆشەوێت چۆن ئەتەوێت عەدالەت جێبەجێ کرێ. بڕواکەن ئێمە زۆر کات هاواری ئەومان کردو عەدالەت بەرپا بێ لەسەر زەویە. بڕواکەن زۆر کات هەبووە خۆمان کاتێکەوە بڕیارێ بەسەرمانە دراوە کە حکمی خۆش بە پێ ڕازی نەبوو. بۆیە لەگەڵ ماڵ و مناڵ باشە خێزانێکت هەیە لە ماڵەوە هیچ دەسەڵاتی نییە فەقیرە هیچ توانای نییە ژنی دامەوە باشە لە کاتێکە کە تووڕەبی عادیلی لەگەڵیە لەگەڵ مناڵەکان تا عادیلی لەگەڵ دەوروبەر تا چەندێک عەدالەتت هەیە. ئەمە زۆر گرنگە ئێمە موسڵمان لە خۆمانە ڕەنگی پێبینەوە. ئەمە وەسیەتی خۆیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمانی ئەوە بۆ ئەو ئەبێ ئێمە جێبەجێکەین. والقسط سێهەمین دانە والقسط في الفقر والغنى. کەسی ئیماندار دەست پێوە ئەگرێ لە کاتێکە هەبووە لە کاتێکە نەبووە زیادە ڕەوی ناکە ئەبەد وەسەطیەت ئەگرێ. قەسط بە معنای وەسەطیەت دێ لە هەردوو حاڵەتەکە ئاگای لە خۆیەتی. ئەوە نییە کە پارەی زۆر بوو ئیتر بغڕا بێ و ئاگای لە خۆی نەمێنەوە فەقیریش بوو ئیتر دەست پێوە بگرێ نە لە هەردوو حاڵەکە ئەندازی پێویستی خۆی ئەزانێ و ژیانی خۆی ئەزانێت چۆن مسۆگەر و دەستە بەر ئەکە. مەسەلەی قەسط في الفقر والغنى زۆر گەورەیە. ئینسان لە هەردوو حاڵەتەکە بەخشین و پێویستی خۆی بێنێتە پێش چاوی خۆی. لە هەردوو حاڵەتەکە ئەبێ بەخشینت هەبێ ئەبێ پێویستی خۆتە جێبەجێ کرد بێ. هەندێک مەقولە هەیە والله هەتاوەکو ماڵی خۆت وەستابێ مزگەوت حرامە و هەندێک مەسائلمان هەیە لەوانە لە ڕاستیە ئەگە سەیری کۆی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا ئەکەی صلی الله عليه و آله وسلم والله چۆن ئەمری کردووە بە کەسی دەوڵەمەند ببەخشێ ئەمری کردووە بە هەژاریش ببەخشێ. چونکە ئەی هەژار تۆ نازانی بەرەکەت لە چیایە ببەخشە. من وسع الله عليه ئەو کەسەی ئەبەخشێت و دەسەکانی ئەکاتەوە بۆ خەڵکی هەژار و نەدار خوا ئەیکاتەوە بەسەریا و دای ئەبارێنە بەسەریا. چوارەمین دانە وأن أعفو عمن ظلمني عفوی کەسێ بکەم کە زوڵم لێ ئەکا. ئەمە جاربان لە دوعاکانمانە ئەڵێن خوای هەر کەس غەیبەتی کردوین لە گوناهی ببورە. طبعا هەندێک دۆست جارێک گوتیان وەڵڵاهی مامۆستا ئەو کەلیمە زۆر قورسە هەندێک جار ناتوانین ئامینەکە وەکو خۆی بکەین. بڕواکەن یەکێک لە هێزەکانی ئیمانی تۆ ئەوەیە هەر کەسێ زوڵمی لێ کردووی برا تا خزم تا کەس تا هاو پیشە تا عەفوی کە لە پێناوی خوایە. بەخوا لە ڕۆژی عەفوە ئەو عەفوی تۆ یێتەوە ڕێت. عەبدێ لە عەبدەکان بڕیار ئەدەن بخرێتە جەهەنەمەوە هاوارەکە یا ئیلاهی بەخوا من دەسەڵاتم هەبوو بەسەر عەبدێکە عەفوم کرد تۆی گەورە و عەزیم و کەریم دەسەڵاتت هەیە بەسەر منە عەفوم ناکەیە فەرمایوە عەبدەم عەفوکەن با بێتە دەرەوە. بۆیە هەر کەس زوڵمی لێ کردووی مەترسە لەوەی بڵێ وەڵا زوڵمەکەی لە یا غەمی پێ مەخۆ عەفوی کە لە پێناوی خوا با بڕوا. کەس بە زوڵم دەوڵەمەند نەبووە. حەزەکەم بزانن ئێستا زوڵم لەم میلەتە ئەکرێ بە ئەنواع شێواز بەخوا نایخۆن بە ئیسراحەت نەخۆیان نەوەچەیان بەخوا وەچەکانیان ئەبین بە سوڵکەری پەلەمەکە. ئەم سەرزەویە کۆمەڵی یاسای عەدالەتی خوای تایە قەت ئەوە ناکە. چەندین جار بینیومانە کەسێ زوڵمی لەم کردووە پەلاماریدا دوایی خۆی بە ڕەشوڕووتی مردووە مناڵ و وەچەشیان ڕەشوڕووت بوون. کەسی ئیماندار بەخوا جاری وای ئینسان زوڵمەکە لە پێناوی مناڵەکانیە نازانێ نەتیجە. سیر کە عومەری کوڕی عەبدولعەزیز ئەفەرمێ کە مناڵەکانی بەجێهێش بەبێ هیچ لەولاشەوە هیشام مناڵەکانی بەجێهێش بە دەوڵەمەندی. بەخوا یەکێ لە مؤریخەکان ئەفەرمێ وەڵڵاهی یەکێ لە مناڵەکانی عومەری کوڕی عەبدولعەزیزم بینی 200 ئەسپی ئامادە کرد. ئەسپ وەکو بڵێ سیارەی زۆر گرانبەهای ئەم زەمانە لە پێناوی خوا بەخشی. بەخوا یەکێ لە وەچەکانی هیشام بینی سواڵی ئەکرد خەڵکی شتیان نەئەدایە. لەبەرەوە ئێمە تەسەووری ئەمە نەکەین کە کەسێ زوڵمی لێ کردین بین زوڵمی لێ بکەینەوە. نا وەڵڵا عەفو دائیمە هەڵبژێرە. ئەم قسەکە ئەکەم مەبەسمەوە نییە ئینسان بەتایبەتی لە سیاسەت و حکم و دەسەڵاتداریە کەسێ زوڵمی لێ کرد ئیتر سەر نەویکە. کەسی موسڵمان قەت سەری نەوی نەبووە و سەری هەمیشە بەرز بووە. بەڵام لە بینی ئەقرانە لە بینی خزم و کەسە لە بینی دۆستەکانە هەر کەس زوڵمی لێ کردی قەینا بە حەقی تۆش بێ. قسەیەکی بەرامبەر کردووی دڵی ئێشانووی کورە غەیبەتی کردووی بوهتانێکی بۆ کردووی ماڵی خواردووی هەر شتێک لە پێناوی خوا عەفوی کە. بەرەو ڕۆژەکانی جەژن ئەڕۆین زۆر کات ئێمە فێربوون لە جەژنە گەردن ئازایی لە یەکەکەن بەس بە دڵ نایکەن هەر بە زمان کورە بە دڵ بین و خۆت و خوا دانیشە خوایە
ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچ کەس مافێکی بەسەر خوا هەمووی ئازاد بێ دەبزانە خوا ئازادت ئەکەیە ئازادە ناکە وأعطي من حرمني هەر کەس شتێکی لە من گرت بێتەوە نەیداوێ من هەر بیدەمێ هاوکاری بکەم ئەو کەسێ ئەهلە ئەو کەسێ ئەهل نییە لە فەرمایشتێکە ئەفەرمێ هاوکاری بکە ئەو کەسێک کە بەرامبەرت هاوکاری ناکە تۆ هەر هاوکاری بکە یەکێکتر لەوانەوە ئەصل من قەطعنی کەسێک کە سەردانم ناکە ئاموشۆم ناکە من ئەچم سەردانی ئەەکەم ئێمە تەبان لە کوردستانی خۆمانە هەمیشە ئەمە بۆتە ئەوە بۆتە باوێک لە بینمانە ئەوڵی فڵان کەس نایە بۆ لا منیش ناچم بۆ لێی ئەمە کارێکی زۆر هەڵەیە ئێمە ئەو کەسێک کە قەطعت ئەکا ئەها ئەفەرمێ الواصل ليس بالمكافئ ئەو کەسێک کە یەت بۆ لای تۆ ئەچیتەوە بۆ لای ئەمە هاوتایەتی لەگەڵ نەکردەوە واصل کێ واصل ئەو کەسەیە کە يصل من قطعه کەسێک کە ناچێ بۆ لای ڕقی لێ هەڵسە ئەم لەبەر خاتی خوا ئەچێ نفسي خوي أشكيني خوا برزيكات ومن تواضع لله رفعه الله بخوا كسيق ليرة خوي النبي كالا برخاتي خوا لولا برزيكاته ليرش برزيكاته سيشتي تر أفرمي لفرمايشتكا أفرمي بيدنجيم أمري بيكردم بيدنجيم فكر بيت قصة كردنم ذكر بي سير كردنم عبرته بندو آموش قاريب بخوا إما هميشه كسيري جوانيا كان أكين لسر زويا بيوسمان بوايكا بیرکەنەوە عیبرەت وەرگرین والله کافر و مشرکینش کە سەیری کەون و کائیناتەکەن دەسەڵاتیان نییە ئەبێ ئەگە پرسیاریان لێ بکەی کێ سەماوات و ئەرضی دروست کردووە لەیقولون الله هاوارەکەن ئەڵێ ئەوان ژەڵەن خوا دروستی کردووە گوڵێکت بینی دارێکت بینی بەردێکت بینی مرۆڤێکت بینی هەر شتێکت بینی لەسەر ئەم زەویە عیبرەتێکی لێ وەرگرە ئەمە فکری کەسی ئیماندارە هەموو نەزەرێکی تۆ بریتێ لە عیبرەت و پند و ئامۆژگارێک کە وەری ئەگری هەموو وشەیەکی تۆ کە ئێڵەی بریتێ لە ذیکر و یادێکی خوا باسێکی خوا مەجلیست نابێ باسی خوای تیا نەبێ هەرچی باسی دنیا بکرێ بەشێکی خوای تیا بهێڵەرەوە ئەگەر هەر مەجالت نەبوو لە دڵی خۆتا ذیکری خواکە والله لە ڕیوایەتەکە ئەفەرمێ ئەو کەسێ ذیکرم ئەکا لە نەفسی خۆیان من ذیکری ئەەکەم لە نەفسی خۆمە ئەبێ ناوی تۆ لە نەفسی خۆیە جەلە جەلالوو چۆن بێ و بە چ شێوازێ بوترێ بە چ کەیفێتی ئێمە نازانین ئەبێ تۆ چەند ڕەفعەتێ بێ و چەند دەرەجاتە بەرز بێتەوە و هەروەها بێدەنگیمان ئەبێ فکر بێ بیرکردنەوە بێ لە دەسەڵاتی خوا لە زەلیلی خۆمان لە زەعیفی خۆمان ئەمری پێکرد بەنۆشت ئیخلاست هەبێ لە پەنهان و ئاشکرا ڕازی بە لە کاتی تووڕەبوون و عادل بە لە کاتی تووڕەبوون و ڕازیبووندا وەسەط بگرە لە کاتی فەقیری و هەژاریە هەر کەس زۆڵمی لێ کردی عەفوی کە هەر کەس نەهات بۆ لای تۆ بچۆ بۆ لای هەر کەس پێی نەدای تۆ پێی ببەخشە با بێدەنگیت فکر بێ با قسەت ذیکر بێ با سیرکردنت عیبرەت و پند و ئامۆژگاری بێ خوای گیان داوا لێ ئەکەین بە گەورەی خۆ لەسەر جەم گوناهەکانمان ببورە دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە عاقبەتمان پڕ خەیر و بەرەکەت کە یا ڕەبی خوایە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ڕەبی خوایە ئێمە گرفتانی زۆرمان هەیە خوایە گرفتەکانمان بۆ چارەسەرکە بەخوا پەروەردگارە ناتوانین دەست بۆ کەس بەرزکەینەوە دەستی زەلیلی تەنها بۆ تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی هەرچی ئەمانەوێ پێمان عەتاکە ئەوەمان بێحاڵ و ماڵە ماڵداریکە لاوەکانمان گەنجەکانمان لە نێر و مێ پەروەردگارە حاڵدار و ماڵداریان کە یا ڕەبی خوای ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە پەروەردگارە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە پەروەردگارە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە پەروەردگارە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە یا ئیلاهی ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە پەروەردگارە ئەومان کێشە لە ماڵیا هەیە کێشە لە ماڵیان مەهێڵە یا ڕەبی خوایە داوا لێکەین ئەومان زوڵمێکی لێکراوە خوایە نەسڕەتی بدە یا ڕەبی خوایە داوا لێکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوایە بازارمان پڕ بەرەکەت بکە زەوی و زارمان پڕ بەرەکەت بکە مەڕ و ماڵاتمان پڕ بەرەکەت بکە تیجارەت و بازرگانیمان پڕ بەرەکەت بکە خوایە ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە زەلیلی سەرجێگەمان مەکە محتاجی دەستی ئینسانمان مەکە یا ڕەبی خوایان محتاجی دەستی نامەردمان مەکە
يا إلهي داوال لي أكين جرباري قرز من مخا يا إلهي هانا بولايتو إهن زليلي دسي گناه من مكا زليلي دسي بيسي ظالمان من مكا يا ربي خوايا داوال لي أكين بناوي جواند بصفتي برزل باسم عظمت لگناهي دايكو باك من ببورا خوايا لگناهي خوشوستان من ببورا يا ربي خوايا داوال لي أكين برحمتو كرمي خود قرستانا كان من هموين إسا انتظاري إما أكن دعاي كان بوبكين خوايا إما لم من بروا دسي زليلي بوتو برزكين وخوايا آرامي بسر قرستانا كان منا ببارنا يا ربي خوايا أو مردواني بيكسن كزن دعايان بوبكا وإما لم من بروا دعايان بو أكين وألا علينا ولتو يا إلهي عفويان بك يا ربي خوايا بزي خود بسريانا ببارنا لخوشبوني خود بسريانا ببارنا يا ربي خوايا تراويح كان من لقبولك ذكر أوراد من لقبولك نيوجا كان وقرآن خندن من لقبولك دعاء كان من لقبولك يا ربي خوايا لا يخود ورمان قرى يا أكرم الأكرمين بمن كرا لو عبداني رزقاريان أكي لا أقل لما نقيا يا أكرم الأكرمين يا ربي خوايا داواد لي أكين إما قرفتانكي زور من هيا بزمان ناتواني دريان برين خوايا تو آقال لدلمان أو آقال لبيوستي وحال من هيا يا إلهي تشي بوجياني دنيا وآخرة من باشا بيمن عطاك يا أكرم الأكرمين يا ربي خوايا جان أم دعانا من قبولك يا أكرم الأكرمين يا ربي خوايا السلام من بقينا ببيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم خوايا صلاة وسلام خود ببارنا بسريا يا أكرم الأكرمين يا ربي خوايا بزماني أو خوش ويستداوال لي أكين هر شاكيك بيغمبر جان صلى الله عليه وآله وسلم لهمو عمري داوي لي كردوي إمش داوات لي أكين وبيمان عطاك هر خرابي أو خوش ويستمان لهمو عمري بناي بيقرتوي إمش بنات بيقرين بنامان بدا آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناهي من شيء أجبوري وخالي من قبولك